ئێمە ئەوکو مامۆسایانی ناڕازی سنووری پەروەردەی گەرمیان دوای ئەو هەموو چالاکیە دوای ئەو هەموو داواکاریە لە حکوومەتی هەرێمی کوردستان دوجار ڕوو ئاراسی داواکاریەکانمان کردە حکوومەتی بەغا ئێستا لە چاوەڕوانی هات و نەهاتی موچەدا بەڕاستی بێزار و بێتاقەت بووین لەوە زیاتر بەرگە ناگرین ئێمە وەکو ئەوەی کە بڕیارمان لەسەری داوە وەکو دەستەی مامۆسایانی ناڕازی ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن بە هیچ شێوەیە داوام ناکەین تاوەکو موچەکانمان بەبێ پاشەکەوت وەرنەگرین ئەگەر بەو شێوەیە پاشەکەوتی لێ بکرێت یان هیچ سلفەیەکی لێ بڕێیان دەسی و دوا بخرێت بە دڵنیاییەوە ئێمە لەسەر بایکۆتکردن بەردەوامە بین و ڕێگەی تری یاسایی ئەگرینە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان چیتر لەوە زیاتر لیان قوبڵ ناکەین و هۆشداریان پێ دەدەین جارێکی تر هۆشداری دەدەینە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا شوێنەوەمانە تاقیکردنەوەکانی وەرزیەکەمان کرد تەنها لەبەر ئەوەی کە قەراری ئەوە هەبوو بڕیاری ئەوە بوو موچەکانمان لەلایەنی بەغاوە بدرێ لەبەرەوە ئێستا ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن تاوەکو ئەو موچەیەنێت و هۆشداری تون دەدەینە حکوومەتی هەرێمی کوردستان دەست نەخاتە ئەو موچەیەوەی کە بڕیار وایە لە حکوومەتی عێراقی وهات